پرسی هەڵبژاردننی یاخود ئەمڕۆ پێنجەم کۆنگری هەدەپە لە ئەنقەرە دەستی پێ کردووە. دیارە ئەم بابەتە لە ئێستادا سەقاڵێکی زۆری میدیاکانی بە دوای خۆی داهێناوە. پێنجەم کۆنگری پارتی دیموکراتی گەلان هەدەپە لە ئەنقەرە دەستی پێ کردووە. هاوسەرۆکی حیزب و جێگرەکانی هەڵدەبژێرن. پارتی دیموکراتی گەلان هەدەپە ڕایگەاندووە نوێنەرانی 400 ڕێکخراو و کەسایەتی و نوێنەرانی حیزبە سیاسیەکان و نزیکەی 50,000 کەس بەشداری کۆنگرەکە دەکەن. هەروەها 1050 ئەندامی کۆنگرەکەش مافی دەنگدانیان دەبێت. لە کۆنگرەکەدا 100 ئەندامی یەدەک 50 جێگر و هاوسەرۆکی گشتی هەدەپا هەڵدەبژێرن. هەدەپە لە 15 تشرینی وەکو بایۆگرافیە گەرباسی لێوە بکەین. هەدەپە لە 15 تشرینی یەکەمی 2012 لە ئەنقەرەدا مزراوە دوای دەستگیرکردنی هاوسەرۆکانی پێشوو سەلاحەدین دەمیرتاش و ڤیگەن یۆکسەکداغ لە ساڵی 2016 لەلایەن تورکیاوە. پەروین بوڵدان و هەروە مێتحەت سنجار بوون بە هاوسەرۆک. لە ئێستاشدا ئەو پارتە لە هەوڵدایە بۆ بەستنی پێنجەم کۆنگرەی خۆی. من ڕاستەوخۆ لانقەرەوە میوانێکم دەبێت بە ڕێز مێتحەت پیرانی کە بەڕێزیان سکرتێری بزوتنەوەی ئازادین. ڕاستەوخۆ لانقەرەوە بەڕێگەی هەڵی تەلەفۆن میوانی من دەبێت. کاکمەتین سپاس بۆ ئامادەبوونت تا ئێستا کۆنگرەکە چۆن بەڕێوە دەچێت؟ سپاس بۆ ئێوەش. من مەتین پیرانی بەرپرسی حرەکەتی ئازادی کوردستان. ئێمەش بەشداری کۆنگری هەدەپە بوون وەکو میوان. خۆتان دەزانن لە تورکیا لە باکووری کوردستان ئالوودیەکی زۆر گەورە هەیە. ئەبێتە هەمومان هەموو پارتی هەموو ڕێکخراو هەوکاری یەک و چون بکەین. ئەو ئەمانجا ئێمەش بەشداری کۆنگری هەدەپە بوون وەکو میوان. باش کاکمەتین هەندێک ئێوە ئاگدار بن ئەو میوانانی کە بەشداری کۆنگرەکەی ئەمڕۆی هەدەپە دەکەن زیاترکن و بەدەر لە کورد و حیزبە کوردیەکان کەسانی دیکەی بیانیون و دەوڵەتی ئامادەی کۆنگرەکەن. بەڵێ بەڵێ وەک ئێوەش گوتن لە باکووری کوردستان لە دەرەوەی کوردستان لە تورکیا هەروەها لە ئوروپا گەلێک میوان بەشداری ئەم کۆنگرە بوون. هەمویان وەک پاڵ پشت کۆیان ئاشکرەکردن. زۆربەیان وەکو ئێمە وتن ئەبێتە یارمەتیمان هاوکاریکردنمان لە یەک و تورکیەمتر نەبن زیاتر بن. هەروەها ڕێزگرتن نەکتە لە پارتیەکانی کوردستانە باکوور ئەبێتە لە باشووریشتن بوو بە. ئەو ئامانجی ئێمەیە ئەمانجی ئێمەی سەرەکەیە وەکو گەلێک پارتی گەلێک زۆر ڕێکخراو ئەو ئەمانجا بەشداری ئەم جووینا بوون ئەو کۆنگرە بوون. باشە پەیوەندی حیزبەکانی باشووری کوردستان و هەروە ڕۆژاوا و ڕۆژهەڵات و هەروەها باکوور ئێوە چۆن هەڵسەنگانی بۆ دەکەن؟ پەیوەندی ئەم حیزبانە بەگشتی چۆنە هەر لە باشوورەوە تا باکوور؟ بەداخەوە حتا ئێستا ئەو پەیوەندی بە ئەوەیەکی خورد نەبووە. ئامانجی ئێمەی سەرەکە ئامانجی ئێمەی یەکەم ئەمەیەکە ئەبێتە هەموو پارچەکەی پارچەی دیکەی یارمەتی بکەیت هەوکاری بکەیت داک و دەستگیرێکی کورد مەسەلەی کورد و کوردستان چارەسەر ببێت. لە پێش هەموو شت ئێمە مەجبورن پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین. ئەمە هەنگاوی یەکەمە، ئەوە ئامانجی یەکەمە. دواتر هەگە ئیحتیاج بە پێویستی بێت پارتیەکان ڕێخستنەکان مەجبورن یارمەتی پارچەی دیکەش بکەن. بەداخەوە تا ئێستا ئەو هەماهەنگی تەواو نەبووە، ئەو هەماهەنگی چی نەبووە. باش کاکمەتین دیارە ئەم کۆنگرەی هەدەپە کە لە ئێستادا بەستوێتی بەروار و تاریخەکەی لەگەڵ ساڵانی ڕابردوویدا گۆڕانکاری بەسەردا هاتووە. لە ئێستاشدا کە وردە تورکیا پێدەنێتە یەخۆت لە هەڵبژاردن نزیک دەبێتەوە ئامانجی حیزبە کوردیەکان و پلانیان بۆ هەڵبژاردننی داهاتووی تورکیا چییە؟ وەکو ئێوەش دەزانن تقریبا ساڵێکی ماوە بۆ هەڵبژاردننی تورکیا. بەڵام لە ئێستاوە ئامادەکاریەکان دەستی پێ کردووە، دروستە؟
ئێستا ئامادەکان دەستی کردووە ڕاستەکەی ئەمانژمان ئەمەیە بە ڕەنگی کوردستانی ئێمان لەسەر ناوی خەلک دەنج و ڕەنجی خەلکی کوردستانیان بلاوی بکەین بۆ هەموو کوردستان و تورکیا ئەمانج ئەمەیە چۆن سەر دەکەون یان سەر ناکەون ئەو لە دەستی ئێمەیە داپازمان داوایمان ئەمەیەکە هەموو پارتیەکانی کورد یەکدا بە یەک دەنگی بڕۆن بە هەڵبژاردن. باش کاکمەتین لەم هەڵبژاردنەیە پێتان وایە هیچ گۆڕانکاریەک بەسەر پێگەی کورد و هەروەها لە ڕووی ڕێژەیەوە لە ڕووی گۆڕانکاری دەنگدان و هەڵبژاردننی حیزبەکانەوە لەم هەڵبژاردنە هیچ گۆڕانکاریەک ڕوودەدات؟ ممکنە چونکە خۆتان دەزانن لە تورکیا قەیرانێکی ئابووری هەیە زۆر بڵاو بووە قەیران لە زۆر بڵاو لە تورکیا و کوردستان ئەو دیار دەکەیت و گۆڕانکاریەکی بۆ دەنگدان بۆ دەسەڵاتداری و مخالەفەت گۆڕانکاریەکی زۆر بدە ئەو پێکانە. باش کاکمەتین دێمە سەر بە دیاریکراوی کۆنگرە و کۆنگرەکەی ئەمڕۆی هەدەپا لەم کۆنگرێدا چ گۆڕانکاریەک ڕوودەدات سەبارەت بە هاوسەرۆکان و جێگرەکانیان ئێوە تێبینیتان چێ لەسەر بابەتە؟ گۆڕانکاری نەبووە هەوسەرۆکەکان وەکو هەوسەرۆکی لە مێژە پەروین بودان و یەکی ترە هەوسەرۆکەکان تەواو گۆڕانکاری نەبووە. باشە پرسی کورد ئەم جۆرە کۆنگرانە چ گۆڕانکاریەک لە پرسی کورد لە باکووری کوردستان دەکا؟ ئینشاءالله هیوامان ئەمەیە هەم کۆنگرس هیوا یاخود پلانیش دانراوە بۆ دۆزی کورد بۆ پرسی کورد؟ ئەو هیوای منە چونکە خۆتان دەزانن لە هەتا ئێستا زۆر جار کۆنگر چێبوو زۆر جار کوردەکان پارتیەکانی کورد بە ناوی یەکیتی خەبارکردن شتێکی بەربەچاو بەدەست نەخستن بۆیە ئەو هیوای ئێمەیە. باش سەبارەت بە هاوڵاتیان چۆن پێشوازی لە کار و چالاکی حیزبەکانی باکووری کوردستان دەکەن ئەوان چی ئاوات و ئومێدێکیان هەیە بۆ حیزبەکان و حیزبەکان دەکرێت چیان بۆ بکەن؟ جیانە پرسی کورد لە کوردستانی باکوور بوو بە 100 سال بەردەوامە بۆیە خەڵکی ئێمەش زۆر وەستیان زۆر ماندی بوون بەڕاستی زۆر ماندی بوون بەتایبەت ئەو کاتی دوای ئەو بوو 5 ساڵە دواتر 5 ساڵە لە ساڵی 2015 تا ئێستا گرانتر بووە یعنی خەڵکی ئێمە بەڕاستی زۆر ماندی بوون لە لای ئابووری لە لای سیاسی لە لای کولتوری زۆر هیوایان زۆر ئومیدیان لەسەر پارتی و لەسەر ڕایەدارن کورد هەن ئینشاءالله ئێمەش هەوڵ بدەن ئێمەش دەست یەک و تو بگرین داکو چارەسەری بۆ خەڵکی خۆیان ئامادە بکەین. باش کاکمەتین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پرسێکە بوو ئەویش ئەندامبوونی سوید و فنلەندا بوو لە هاوپەیمانی ناتۆ کە تورکیا و بە دیاریکراوی ئەردۆغان ڤیتۆی هەبوو لەسەر ئەم بابەتە بەڵام لە دوایین کۆبوونەوەیانە هەر لە هەفتەی ڕابردوودا ئەردۆغان ڕایگەیاند کاوان داخوازیەکانیان جێبەجێکراوە لەلایەن ئەو دوو وڵاتەوە ئەندامبوونی سوید و فنلەندا ڕەزامەندی وەرگر بوون بە ئەندامبوونیان لە هاوپەیمانی ناتۆ ئەندامبوونی ئەم دوو وڵاتە لە هاوپەیمانی ناتۆ و هەروە جێبەجێکردنی خواستی تورکیا هیچ کاریگەریەکی لەسەر پرسی کورد ئەبێت بە تایبەتی چالاگوانانی کورد لە فنلەندا و لە سوید کە نیشتەجێت؟ جیانە بەداخەوە هەندێک ڕێخستنی کورد هەن لە کادی ناونەتەوەیی وەک ڕێخستنێکی توندرەف وەک ڕێخستنێکی تیرۆریست بەناو بوون پێچێکە یەک لەم ڕێخستنانە بەداخەوە ناتۆش یەکیتی ئوروپاش
ئەمریکاش وڵاتانی ڕۆژهەڵاتی دنیا هەمویان وەک تەرۆریست بەناو دەکەین ئەو دیموکراتیزەکردنی خەباتی کورد بەڕاستی ئاستەنگ دەکەی تورکیا بۆ لەسەر چالاکوانی مەدەنی لە چالاکوانی مافی مرۆڤان نەتوانێت شتێک بکەیت بەڵام بە ناوی تیرۆریزم دەتوانی پێشی لەم شتانە بگرە پێشی پێشکەوتن پێشی دموکراسیش بگرە ئەبێتە ڕێخستنی کوردیش پارتەکانی کوردیش لەم شتا لەم ناوی خراپی تیرۆریزم لەسەر خۆیان ڕاکە ئەوش کێمانی ئێمە هەمومانە بەداخەوە تورکیا لەم کاتادا سەرکەوتووە ئەوە دیارە. باش کاک مەتین دەمەوێت بەگشتی لەسەر ڕۆژی یاخود لەسەر بارودۆخی هاوڵاتیانی کورد لە باکووری کوردستان لە تورکیا جنابەت زانیاریت هەبێت ڕەوشیان چۆنا لە کاتی ڕێخستنی کۆنگرەیەکی لەم جۆرە کە تایبەتە بە پرسی کورد بە حیزبێکی کوردی لە باکووری کوردستان حیزبێکی وها گەورەش هیچ بربەست و ئەرقەلەیەک دێتە پێشکارەکانی کار و چالاکیە حیزبیەکان؟ دەتوانی دووبارە بکەیت؟ باشە پرسییم لە کاتی بەستنی کۆنگرەیەکی لەم جۆرەیە تورکیا چۆن مامەڵا لەگەڵ حیزبە کوردیەکانەکە چۆن ڕێگەی داوە بە بەستنی کۆنگرەیەکی لەم جۆرە کە تایبەتە بە حیزبێکی کوردی ئەویش هەدەپەیە؟ بەڵێ کاک مەتین گرگوێ بیستی منی پرسییم کە حکومەتی تورکیا پارتەکەی ئەردۆغان کە لە ئێستادا بەڵێ دیارە پەیوەندی تەلەفۆنیەکەی کاک مەتین داخرایەوە من زۆر سپاسی ئامادەبوونی بەڕێز مەتین پیرانیەکەم کە بەڕێزیان بە پرسی حرەکەی ئازادی کوردی بوون لە ئەنقەرە و ڕاستەوخۆ بەهێڵی تەلەفۆنەوە میوانی من بووی ماندوو نەبی سپاس بۆ ئامادەبوون